سڵاوتان لەبێت لەم چەند ڕۆژێ ڕابردووە دایکێک منداڵەکەی نابوو کە تەمەنی 4 ساڵ بوو بۆ توشبووی نەخۆشی شەکرە بوو و ئەیوێت من ڕجیمی کیتۆ بە منداڵە مەکەم. پرسیارەکە ئەوەیە ئایا ڕجیمی کیتۆ بۆ منداڵانی توشبوانی شەکرە دروستە یاخود نا؟ بینەرمان بن. سەرەتا با بزانین ئەو خواردنانە چین کە منداڵی توشبوانی شەکرە پێویستە بیخۆن. خۆشەویستان، ڕجیمی کیتۆ بە هیچ شێوەیە بۆ منداڵی توشبوانی شەکرە و بۆ هیچ منداڵێکی تر دروست نییە. بۆ لەبەر ئەوەی ڕجیمی کیتۆ تەئسیر لەسەر گەشەی منداڵەکات، لەسەر گەشەی باڵا و لەسەر گەشەی کێشی منداڵەکە و گەشەی بە شێوازێکی زۆر قورس دابەزێنێ. لەبەر ئەوە با بزانین ئەو خواردنانە چین کەوا دروستن بۆ منداڵی توشبوانی شەکرە. منداڵی توشبوانی شەکرە پێویستە هەموو جۆرە خواردنێک بخۆن، لە پرۆتین، لە کاربۆهایدریت، لە چەوریەکان، بەڵام بە شێوازێکی دروست. شێوازی دروست چۆنە؟ ئەو خواردنانی سەرەتا ئەو خواردنانێکەوە دروستکراون بە شەکلی دروستکراویان پێوترێ وەکو نوقڵ و چوکلێت و شەربەت و ئەم جۆرە خواردنانە منداڵ نابێ بخوات. لەجێ ئەوە ئەبێت خواردنە سروشتەکان بخوات، میوە سروشتەکان بخوات بە شێوازێکی مامناوەند. وەکو لایەنی چەوری با بڵێن پرۆتین، منداڵ پێویستە گۆشت بخوات، بە تایبەتی گۆشتی سپی وەکو مریشک وەکو ماسی، لەجێ گۆشتی سوور بە شێوازێکی مامناوەند پێویستە بیخوات. وەکو مەسائلی وەکو لایەنی خواردنی کاربۆهایدریتەکان، منداڵ پێویستە نان و خواردنی گەنمەکان و دانەوێڵەکان بخوات بە شێوازێکی مامناوەند، نەک لێی تەرک بکەین و بڵین ئەمە نابێ بخورێ. وەکو لایەنی چەوری پێویستە منداڵ بە هەمان شێوە بە شێوازێکی مامناوەند زەیتەکان بخوات کە دەکرێتە ناو چێشتەوە، بەڵام زەیتی ڕۆکی بێ زۆر باشترە وەک لە زەیتی ئاژەڵ، بە تایبەتی زەیتی گوڵۆبڕۆژە و زەیتی گەنمەشامیەکان. ئەمە خواردنی دروستە بۆ منداڵی توشبوانی شەکرە، نەک ئەوەی کە ئێمە بچین ڕجیمی کیتۆی بۆ بکەین و نەهێڵین چەند خواردنێکی تایبەت نەخوات. تەنیا دوورکەوتنەوە لە خواردنە دروستکراوەکان وەکو باسمان کرد، نوقڵ و چوکلێت و شیرینەکان و شەربەتەکان، ئەمە زۆر گرنگە و خواردنە سروشتەکانش دەبێت بەردەوام بێت ئینشاڵڵا.